كين أواني أنا ابن بولي خوا وشي ولي يعني محبوب يعني خوشويستاني خدا كين أواني أنا ابن بخوشويستاني خدا ورا كردەوە ساڵحەکانە جێبەجێکە بە بەچاکی ئیمانێکی صادقانە لەگەڵ خوا محەبەت لەگەڵ ئەوە بگۆڕەوە تۆ یەکی لە وەلیەکانی خوا تۆ بەشێکی لە ئەولیای خوا و یەکێکی لەوانەی کە خوای گەورە زۆر شتی گەورە گەورەت پێ عەتاکە لەم زەمەنی فتنە و فەسادا وەلیە ڕازوەکانی خوامان ئەوێ جەلە جەلالوه کە پەیوەندی لەگەڵ ئەوەندە پتەو بێ شتە بچووکەکانی دنیا پەیوەندەکەی لێ تێک نەدا کاتێکە لە حوزوری خوایە وەستا هەموو شتەکانی دنیا هێرشی بۆ بێنن تەئسیری لێ نەکە ئێمە ئەمڕۆ چۆن نوێژەکەین هەوڵ ئەدەین محاولە ئەەکەین شوێنێکی زۆر ئارام پەیاکەین ئەگەر مناڵ زۆر قیڕەقیرکەن بڕێکیان لێ ئەدەین ئەڵەکە جوڵە جوڵ نەکە کاتی نوێژ ئەولیای گەورە چۆن نوێژیان ئەکرد ماڵ و مناڵ ئیسراحەتیان ئەکرد کە ئەو نوێژی ئەکرێن و تازە تەواو ئەو چۆن نوێژ و ئاگای لە ئێمە نەما دەنگ بەرزەکەنەوە یاری ئەکەن قیڕەقیرەکەن ئەو هیچ ڕەبتی بەوانەوە نەبوو هەمومان بیستومانە یەکێک لە ئەولیای خوا قاچی ڕاکێشا لە نوێژە قاچەکەیان بڕیەوە هەستی بە ئازاری قاچەکەی نەکرد لەبەر ئەو ڕەبتەی کە لەگەڵ خۆیان هەیەی وەڵاهی کە ئەخەوی خەوەکانت هەمووی لەوێ خەیاڵات هەمووی لەوێ هەمووی لە خزمەتی رب العالمین و کارە بۆ خوا جل جلاله ئەگەر هاتوو ڕاستکەی لەگەڵ ئەو مەحەبەتەی کە لەگەڵ رب العالمین دەری ئەبڕ